شارۆ و هێنی پرۆژەی ئەپلیکیشنی تاکسیان لە فستیڤاڵی زانکۆکەیاندا نمایش کردووە. هەرچەندە لەسەر ئاستی زانکۆکەیان یەکەمین پرۆژەیە کە نمایش بکرێت، بەڵام لە وڵاتان پرۆژەی هاوشێوە هەبووە. ئەپلیکیشنەکە بە جۆرێکە کە هاوڵاتیان دەتوانن تەنها لە ڕێگەی بەرنامەیەکی تایبەتەوە لە مۆبایلەکانیانەوە وێزگەی تەکسی ئاگادار بکەنەوە و لە کاتی دیاریکراودا بیان گوێزێتەوە بۆ شوێنێکی دیاریکراو. پرۆژەکەمان ئاپێکە بۆ کاتەوە کە تایە کاتەکە ئەیتە و هەروەها ئەیتە کە لەکوێ هەڵەگرە شوێنێکی خۆتی بۆ نێری بە GPS ئەمە شوێنێکی خۆتی بۆ نێری سەعات چەند لە فڵان شوێن هەڵەگرێت، هەروەها دوای ئەوە پیشانیت کە لەکوێ داوبەزێنێتەوە و ئەتوانی هەروەها پێشی بڵێ لە هەمان شوێن هەڵمگرەرەوە سەعات ئۆنە. ئەمە هەمووی بە بەرنمەیەک ئەڕوا بەڕێوە کە کاتەکەتی تایە تانەت ئەتوانی بە دەقەش کاتەکەتی تا بنووسیت. ئەم پرۆژەیەی شارۆ هێنی جگەلەوەی کاسوودی هەیە بۆ دیاریکردنی هۆکارێکی گواستنەوەی باوەڕپێکرا و چەندین سوودی گرنگیشی هەیە بۆ ژینگە و کەمکردنەوەی قرەباڵغی سەرشەقامەکان. ئەمەنجی ئێمە لە دروستکردنی ئەم ئەپلیکیشنەیە ئەوە بوو کە بتوانین پیسبوونی هەوا کەم بکەینەوە و ئیستیحامی سەرجازەکانیش کەم ببێتەوە، سارەی کەمتر لە سەرجازەکان بێت و بتوانین کە بە بۆنەی ئەم ئەپلیکیشنەوە سارەی کەمتر بەکار بهێنرێ و گازی کەمتر بەکار بهێنرێ و خەڵکی بتوانێت پارەیەکی کەمتر با بە تەکسەکان و دوای ئەوەش ئەمە ڕێگایەکی سەلامەترە بۆ هاتوچۆکردن. خەڵکی زیاتر لە کوردستان ئێستا کە مەترسی ئەوانەیە کە تەکسی بەکاربێنن بە بۆنی ئەپلیکیشنەوە ئەتوانن ئەو ترسیان کەم بێتەوە و دوای ئەوەش ئەتوانین چەند کەسێک بە بۆنەی ئەم ئەپلیکیشنی ئێمەوە بتوانن یەک تەکسی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر هاتوچۆکەن. لە ڕۆژی زانکۆدا 500 خوێندکاری زانکۆی کۆمار بە 200 پرۆژەی زانستی و پزیشکی و کولتوری هونەری فستیڤاڵێکیان ڕێخست و تیایدا خوێندکاران پرۆژە و کارەکانی خۆیان نمایش کرد. لیکوید نایترۆزین لە هەوای دەوروپشماندا هەیە، ئەو هەوای دەوروپشمان پێک دێنێ. ئەمە لە ڕێگەی پستانێکی زۆرەوە بەجێ ڕێگەی ئامێری تایبەتەوە بە پستانێکی زۆرەوە لە ئەو هەوای دەوروپشمان زیاد دەکرێتەوە. کاتێک کە زیاد دەبێتەوە ئەم نایترۆزینە بە ئۆتۆماتیکی دەبێت بە نایترۆزینی شل، لیکوید نایترۆزینی پێ دەڵێن. پلەی گەرمیەکەی ناقص 196 ژێر سفرەوەیە و بۆ زۆشتی مدیکاڵی بەکاردێ. یەکێک لەوانە هەڵگرتنی خانەیە، خانەی مرۆڤ زۆبەی، یەکێکی تر لەوانە بەکاردێ بۆ هەڵگرتنی تۆ سپێرم، هەڵگرتنی تۆ سپێرمی ئەنیماڵ حیواناتەکان و هەروەها بۆ زۆر شتی تریش بەکاردێ. یەکێکی تر لەو شتانەی کە بۆی بەکاردێت بریتە لە تاقیکردن واتە سڕەلایزکردن، خاوێنکردنەوەی شتەکان، چونکە هیچ بەکتریایەک شتێک زۆربەی بەکتریاکان ناتوانن لەژێر ئەو گەرمیەوە بژین. ناقص 196 هیچ شتێک تێیدا ناژی. ڕێکخستنی ئەم جۆرە فستیڤاڵانە جگەلەوەی کە هانی خوێندکاران دەدات بۆ زیاتر بەرەو پێشبردننی ئاستی زانستیان لە هەمان کاتیشدا هەریکاریان بۆ دەڕەخسێنێت. پرۆژێکتی تر لە بواری نەوتە و لە بواری ئەندازیاری شارستانیە کە هەموو یەکێک لەمانە ئەکرێ ببن بە پرۆژێکتە کە کۆمپانیەکان لە داهاتووە ئیسفادەی لێ بکەن و هەروەها بەشێک لەو پرۆژێکتانە بەتابەت لە بەشی بزنسا ئەکرێ فێرخوازەکان خۆیان ببن بە خاوەنی کار لە داهاتووە پاشەوەی کە تەخەڕوجەکەن لە زانکۆ ببن بە خاوەنی ئەو پرۆژێکتەوە لە داهاتووە بێ بە ئینکەم و سەرمایەک بۆ فێرخوازە کە هەیە. ڕێکخستنی فستیڤاڵی هاوشێوە و بەشداری پێکردنی ڕاستەوخۆی خوێندکاران دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی زانستی و کولتوری و هونەریان و وا دەکات خوێندکارێکی ئازبەرز بخرێتە بازاڕی کارەوە. ڕێزان محەممەد، کورسان نیوز، سلێمانی.